بە نیگەرانیەکی زۆرەوە باسی جێبەجێکردنی بڕیاری کشانەوەی هێزە بیانیەکان و بەتایبەتیش هێزەکانی ئەمریکا لە نێو خاکی عێراق دەکەن. هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دەڵێن بە توندی دژی دەرچوونی هێزە بیانیەکان و بەتایبەتیش ئەمریکان لە نێو خاکی عێراق و لە نێویشیدا لە نێو هەرێمی کوردستان. پەرلەمانی عێراق پەلەی کرد لەو بڕیارەدا، بەڵام پەلەی پەلەکردن لەو بڕیارەدا بە خانجازی کورد ناشکێتەوە. دەبێت کورد حسابی ئەوش بکات سبەینێ ماڵی شیعە کە یەک بگرن لەوانەیە قەرارێکی دژی کوردیش دەرکەن. کورد بەخۆی ناڵێم لە شکستەوە، بەڵام لە زەعیفیەوە چۆتە بەغا. تووەگە جارێکی کە شیعە واتە ماڵی شیعە بڕیارێک دەربکات بە سەبارەت بە کورد، پێم وایە کورد ئەم جاریان زەرە دەکات. پێم وایە پەلەکردن کورد لە بڕیاردا زۆر بە پەلە نەکا، بەڵام لایەنگری هیچ لایەنێکش نەکا. بەڕای من لایەنگری هیچ لایەن نەکا، بەڵام ڕابوەستێ، بەڵام بەڕای من لە ئەمریکا نەکا. ناخذ نسبه جار الشيعة لنا شيعة كثير وسنو شيعة شر كرد وسني لقلا الشرب كرد فلوس كرد مجبارة في شرب. چاودێرێکی سیاسی پێی وایە ئەمریکا لە زۆر قۆناغ و سەردەمی جیاجیا و ئاڵۆز و پڕمەترسیدا کوردەکانی ڕزگار کردووە و پاراستویەتی، بۆیە لە ئێستادا داوای مانەوەی هێزەکانی ئەمریکا لە نێو خاکی هەرێمی کوردستاندا دەکەن. دەکەم لە ئەمریکای شکۆمنی ئازادکردنەوە هەتوویەک قەت لە بیر ناکەم ئەمریکا ئازادی کردیمە. ئەگەر ئەمریکا نەبایە ڕەهابی دەگەشتی ناو هەولێرێ، ئەگەر ئەمریکا نەبایە جێشی عێراق لە کوردی ڕاندەوەسا دەگەشتی هەولێرێ. ئێستا ئەمن هەلەگە ئەمریکایما ئەمریکا بابنێتەوە و ئێمە جزشین لە ئەمریکای. ئەمریکا ئەمەی پاراستیە و هاوکارمان بووە و ئەمریکا لە شەڕەکانی ڕابیر لە کاتی سەددامیش ئەگەر ئەو نەبایە سەددام ئێمەی دەبردە ژێرگیر لە گورستەلمان سێم عاوڕە دروست کرد و کوردەکانی هەموو دەبردە کوشت، ئافرەتەکانی دەفرۆشن وەکو خەرچی گەرمان 500 کەس گیرە ئافرەتەکان فرۆشا پیاوەکان کوژرا وەکو بارزانەکەس بەچار دەکران. حکوومەت و پەرلەمانی هەرێمی کوردستان بێدەنگیان نواندووە لەمەڕ پرسیمانەوە یاخود دەرچوونی هێزە بیانیەکان و بەتایبەتیش هێزەکانی ئەمریکا لە ناوچەکەدا. هاوڵاتیان لەم بارەیەوە داوای هەڵویستی جدی لە حکوومەت و پەرلەمان دەکەن. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، هەولێر.